شەوی یەکشەممە کاتژمێر 2 شەولەیەکدا لە دوو گەڕەکی جیای شاری سلێمانی لەلایەن چەند کەسێکی نەناسراو ئاگر لە ئۆتۆمبیلی دوو ئەندامی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی بەردراو لە ئەنجامدا هەردوو ئۆتۆمبیلەکە بە تەواوی سووتە. دەربارەی ڕووداوەکە مامۆستا ئاوات حەسەن لە بەردەم ماڵەکەی خۆیدا لە گەڕەکی کورسات بە کورسات نیوزی ڕاگەیاند سکاڵای تۆمار کردووە و چاوەڕوانی ئەنجامی لێکۆڵینەوەکان دەکات. پۆلیس و ئاسایشی سلێمانیش دەڵێت لێکۆڵینەوەکانیان بۆ دەستگیرکردنی ئەنجامدەرانی ڕووداوەکە دەست پێ کردووە. ئەم شەو کاتژمێر 2 ئۆتۆمبیلەکەم کە لەبەر دەرگای ماڵی خۆمان بوو لە ڕێگەی مادەیەکەوە کە پێچێت بنزین بوو بێ گڕی تێبەردرا و دراوسەکانمان هاتن ئاگاداریان داینیان خەبەریان کردینەوە. ئێمەش کە بینیمان کڵپە و بڵێسەی ئاگر لە سیارەکە بەرز ببەوە بە شێوەیە کە بۆمان کۆنتترۆل نەکرا هەتا بە تەواوی ئۆتۆمبیلەکە سووتیا. شتێکی شخصیمان بەرامبەر هیچ کەسێک نەبووە. ئەگەر گومانێک هەبێت لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە ئەوانەی کە ئەم خەواتە مەدەنی ئێمە ئازاریانەدا و ئەسڵی ژوایە ئێمە چاوەڕوانی لێکۆڵینەوەکانەکەین و ئەو کاتە ئەبێت دادگا حکمی خۆی با بزانێت کێ تاوانباری یەکەمە. هەمان شەو لە هەمان کاتدا لە گەڕەکی قڕگەی شاری سلێمانی لە بەردەم ماڵی باوکیدا ئاگر لە ئۆتۆمبیلی مامۆستا گوڵاڵە سدیق ئەندامی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی بەردراو بە ئەمان شێوە ئۆتۆمبیلەکەی بە تەواوی سووتە. دەربارەی ڕووداوەکە ئەو مامۆستایە دەڵێت بە دووری نازانن ڕووداوەکە هەوڵێک بێت بۆ تێکدانی بارودۆخی سلێمانی. سعات 2 کە هاتمە دەرەوە لە پەنجەرەکەەوە سێرم کرد وتم بزانم چییە بەس ڕووناکی ئاگرەکەمە بینی زانیم ئاگرەکەی لێرە جورئەتی ئەوم نەکردم نەوە بچمە دەریشەوە پیامە بتەقێن و بمکوژن هیچم کەمتر نییە لەو کەسانی ترکە شەهید دەکرێن یاکە لە بەردەم ماڵکی خۆیانە شەهید دەکرێن. دوای ئەوە کە کوڕێکی دراوسێمانم بینی ڕای کردەوە هاتووە چووتر بە زاتیەوە هاتمە دەرەوە ترسەکەم شکا کە بینیم سیرەکەم وتی سارەکەتان سووتە هاتم تازە سارەکە سووتێنرا تکایە مێڵن جوانی سلێمانی بشوێ تکای مێڵن هیچ شەمشەمەکێوەرێ زەفەر و سلێمانی بێنێت بۆ نا پێم وتی بۆ نا. دوای ڕووداوەکە پۆلیس و ئاسایشی سلێمانی دەستیان بە لێکۆڵینەوەکانیان کردووە و ڕایانگەاندووە لە هەوڵی بەردەوامدان بۆ دەستگیرکردن و ئاشکراکردنی ئەو کەسانەی کە گومان دەکرێت لە پشت ڕووداوەکەەوە بن. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.